ماوەی 5 ڕۆژە مامۆسایان و فەرمانبەرانی سلێمانی خۆپیشاندانەکانیان بۆ پێدانی شایستەداراییەکانیان بەردەوامەوە و بڕیاریشیان داوە شێوازی خۆپیشاندانەکانیان بگۆڕن و لەناو زانکۆ خێمە هەڵبدەن. داواکاری ئەوان پێدانی موچەی مانگی 3 و 4 بەسەر یەکەوە. حکومەتیش بەڵێن بدات بۆ مانگەکانی دیکە موچە لە کاتی خۆیدا دابەش بکات. ئەوە مەرجیانە بۆ کۆتایی هێنان بە ناڕەزایەتیەکانیان. چی بکەین بەڕاستی و ئەمەلیشمان پێیان نەماوە هیچ ئەمەلێکمان پێیان نییە چکە تا ئەم دەقەیەکە قسە بۆ ئێواکەین کەس نەهاتوە بەدەم داواکارەکانی ئەمە وەکو سزادان بڵێ سزادانە ئەوەی بینی دوو حەزبەکە لەبەرەوەی سیاسەت سەقەتیان هەیە باجەکە چکێیە فەرمانبەر و هاوڵاتیەیە هەر ئەسڵن باوەڕم بەوە نییە کێشەکە لە تەنها موچەیە بێ هەر کۆی ئەم سیستە بە سەقەتی هاتووە هەر بە تاڵانی هاتووە بە تاڵانیش کۆتاییە و پێشم وایە ئەمە حکمێکی چەتەگەراییە ئەم چەتەگەرایش ڕەنگە کاتی بێت تاوەکو بە یەکجاری لەناوەچێ و مەع ببێتەوە. شارەوانی ڕۆژاوای سلێمانی و شارەوانی بەکرەجۆ بەڕێوەبەراتی چاپ و بڵاوکردنەوە و چەند بەڕێوەبەراتیەکی دیکە لە پاڵ مامۆسایان و فەرمانبەران بایکۆتیان کردووە و کارمەندانی شارەوانی بەکرەجۆ چوونە سەر بانکی هەرێم لە سلێمانی و داوای ڕوونکردنەوەیان کرد بۆ هۆکاری نەبوونی پارە لە بانکەکان و دواکەوتنی موچەکانیان بەڵام لەوێش بێوەڵام بوو داواکاریەکانیان. بەڕاستی مۆزەفیان سەر لێ شێواو کردووە کاکە مۆزەفەیە کرێکیە ئیستا من حالیان خۆم کرێکیم سەحە ماڵەکەم لێم قبوڵ ناکە بێ کرێخانوو بم سەرۆکی حکومەت باشە بێ ناشوقەیەکم بەریە با بڤێلەیەکم بەری قەی ناکەم موچەکەم بۆ تۆ سەرۆکی حکومەت بەڕاستی ناخۆشیان کردووە مۆزەف بێتاقەتە بۆیە غایلیات هەموو دنیا خۆی یا لە ئاوەکەی ئیچاو ڕۆی ئەم وڵاتی بەجێهێش من بە قەرز چووم قەرزم کردووە وەرە ئێستا ئۆباما بە نمونەوە بۆ دیانمەوە لە 3-4 شوێنەوە قەرزارم کردویانەتە سەرم کرێت چیم خاوەنی 3 مناڵم نەخۆشیشم هەیە لە ماڵەوە بێ هەموو دوومانکەڕێت بچم سەردانێکی ئێرانیشی پێ بکەم بەس ئێمە گوێمان لە نەخۆشیەکە نیە بەس موچەکەمان با پێبن لە کاتی خۆیان موچەمان باتەیە ئەم داهاتە بۆ کوێچێ موچە نییە لە هەموو شوێنەکە موچە هەیە بەس لەم وڵاتی ئێمەیان نییە. وەڵام نەدانەوەی داواکاری موچەخۆران لەلایەن حکومەتەوە تووڕێیەکانی فەرمانبەران و موچەخۆرانی سلێمانی زیاتر کردووە. تەنانەت ڕێگەشیان پێ نادرێت بچنە بەردەم نووسینگەی جێگیری سەرۆکی حکومەت و 2 ڕۆژیشە دەچنە بەردەم پارێزگای سلێمانی. پارێزگاری سلێمانی لە نزیکەوە نەهاتووە بۆ گوێگرتن لە داواکاریەکانیان ئەوەش قین و تووڕێی ئەوانی هێندەی دیکە لە سیستەم و حکومەت و بەرپرسان زیاتر کردووە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.